بۆقسەکردنی زیاتر لەبارەی گرنگی ئەو پرۆژانە بەڕێز عوسمان خەلیفە سەرۆکی سەنتەری ڕۆشنایی دڵ بۆ نابینایان لە سلێمانی و لەگەڵماندا. بەڕێز عوسمان خەلیفە سڵاوتان لێبێتۆم، کاتتان باش. ئامانج لە تۆمارکردنی ئەو کتێبانە چیە و چ کاریگەریەکی لەسەر نابینایان هەیە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. بە ناوی خۆی گەورە و میهرەبان، کتێب باشترین هاوڕێی مرۆڤەکانە و مامۆستایەکی بێدەنگە و میوەی ئارامیش بە دەرەختی بێدەنگیەوە. بەڵام کاتێک نابینایان بێدەنگی تێگەشتێن و مامۆستایەک بە خوێندنەوەی کتێبەکان بەدەنگە بە سۆزەکەی بە تۆنێکی خۆش بە شێوازێکی جوان لە خوێندنەوە ئەبێتەوە بە مامۆستای نابیناکان و ئەو کەسانی کە عاشقی کتێبن بەدەنگ. ئێمە لەو ڕێگەوە ئەتوانین بواری ڕۆشنبیری و هونەری خۆمان و هەموو ئەو کتێبانەی کە خولیامانە و کە ڕۆژە ڕۆژان گوێ لێ بگرین، هەموو ئەو کتێبانە جارێکیتر لە ڕێی ئەو کەسانی کە خۆبەخشانە کتێبەکان خوێندنەوە ئێمە گوێ لەو کتێبانە بگرین و لە هەموو جۆرەکانی کتێب و هەمیشە نابینایان کە ئەو فەراقی هەیەە زۆر جار لە چوارچێوەی دیوارێکە تووشی گۆشەگیری ئەمن لە ڕووی دەرونی و شەوە جارێکتر ئاسوودا ئەبنەوە کە کاتەکانیان پڕ ئەبێتەوە بەوەی کە گوێ لە کتێبی دەنگی بگرن و بۆ ئەمە بەس ڕێکخراوی ڕۆشنایی دڵ ڕۆژێکی داناوە بۆ کتێبی دەنگی و داواشمان لە پەرلەمان کردووە کە ئەم ڕۆژەما بۆ بناسیێنێت وەکو ڕۆژی کتێبی دەنگی، چونکە ئاژبوونەوە لەگەڵ کتێب پێویستیەکی مرۆڤایەتیە بۆ هەمومان و لە هەمان کاتیشا هەوڵ بین ئەو کتێبە دەنگیانە بە شێوازێکی باشتر لە ڕابردوو بخوێنرێتەوە، وەکو کۆمپانیای ئاگۆرا دەنگ کە ئێستا هەوڵیاوە کە لە ڕێی کتێبی دەنگی کوردی و ئینگلیزی کتێبەکانی بڵێن جۆرە کتێبێکی زۆر بخوێنێتەوە و سوودی لێ ببینرێ، هەرچەنەمە لە ڕووی مادیەوە ئەبێت کۆبۆنێکە بێ کە بیکڕیت و بەشدار بێ بۆی بتوانانی گوێ لەو کتێبانە بگری. بەڵام ئەپلیکیشنی کە هەن کە بێ بەرامبەر هەمیشە هەوڵیان ناوە کتێبانێکی زۆر بخوێنەوە بەدەنگ و نابینان و دەرەوەی نابینان و غێری نابیناش گوێ لەو کتێبانە بگرن و کەسێک لە ناو شۆفێریەکە لە ڕێگایەکی دوور دەتوانێت بە فلاشی گوێ لە کتێب بگرێ، خانوێ لە ماڵەوە کاتی کارکردن ئەتوانێت گوێ لە کتێب بگرێ، کاتە ئێمە کاتمان زۆرە بۆی گوێ لە کتێب بگرین لەگەڵ کتێب ئاشبینەوە، بەڵام گرنگە کە بتوانین بە شێوازێک کە گوێ لەو کتێبانە بگرین خوێندنەوەی کتێبەکان بە تۆنێکی بەرز و بە شێوازێکی باش و بە کوالیتێکی باش. بەڵێ، چی بکرێت بۆتان بۆی بتوانن کاری باشتر ئەنجام بدەن، کتێبی زیاتر تۆمار بکەن؟ پێداویستەکانتان چین؟ چ داواکاریەکتان لەلایەنی پەیوەندیدار هەیە بۆتان بکات بەتایبەت ئەوەی کە باست کرد کە ڕەنگە ئەوەی کە لە داهاتوە تۆمارەکرێت بە کواڵەتیشی باشتر پێویستی بە پارە بێت و بۆ ئەوەش بکرێت بەبێ بەرامبەر؟ چه هاوکارێکتان پێویستە بۆتان بکرێت؟ ئێمە یەکەم داواکاریمان لە وەزارەتی پەروەردە بووە 23 ساڵ ڕێکە وەکو شخصی خۆم و هەموو ڕێکخراوەکانیش داوامان کردووە کەوا ئەو کتێبانە چۆن خوێندکار و قوتابی بێ بەرامبەر پەرتوکەکانی مەنهەج وەرەگرن، نابینانیش ئەو پەرتوکانە بەدەنگ وەربگرن و هەمووی تۆمار بکرێن بەدەنگ لەلایەن مامۆستای تایبەتی وانەکانەوە، چونکە نابینا ئەچێتە هەر قۆناقێکی خوێندن. هەموو ساڵ یەکەم کێشەی کتێبەکانە کە بە مەنهەج نیەتی ئەبێ لە ڕێی هاوڕێکانی لە ڕێی کەسوکار و دراوسەکانی تەکلیفکا و کتێبەکانی بۆ خوێندرێتەوە، کتێبەکانیش هەر کەس بە عەرزوی خۆی خوێنێتەوە، یعنی ئەو ناچارە بۆی کە گرنگەوەی دەنگێکی لابێ کە کتێبەکانی بۆ بخوێنێتەوە. بەڵام ئەگەر بە کواڵێتێکی باش و بە تۆنێکی باش و مامۆستایەکی تابەت کتێبەکان بخوێنرێتەوە، نابینا زیرەکتر لەوانەی کە ئێستا هەن ئەتوانن مەسەنە زۆر جار نابینان لە زانکۆکانە لە عەشرعاویلەکانن، چونکە هەمیشە عەشقی خوێندنن و ئەبێ ئاسانکاریان بەو کردەوە. لە ڕێگایەکی تریشەوە کە کۆمپانیا دروستە بێ بۆی کە ئەم کتێبانە خوێنێتەوە بە باشترین شێوازی دەنگ، چونکە لە ڕابردووە لەوانەیە بە کاسێت و موسەجیلێک کرابێت و خشەخش و دەنگشی تابوو بێ، بەڵام نابینا چونکە هەر عەشقی کتێب بووە بەوەش قایل بووە. بەڵام لە ئێستا خۆشبەختانە کە تەکنۆلۆژیا لە پێشکەوتنایە و ئەپلیکیشنانە و ڕێکخراوی ڕۆشنایی نابینان کە لە فیستیڤالەکانە جاری وا هەیە بە سەدان کتێب بەخاتە بازار ڕابێ بەرامبەر و نابینان سوودی لێبین بەڕاستی و داواکەین هەموو ئەو خۆبەخشانەی کەوا بەردەوام لە هەوڵان بۆی کتێب و نابینان بخوێنەوە لە زیادبوو نابوون بۆی زۆرترین کتێب بخوێنرێتەوە و 22 ئێمە ساڵانە هەموو ئەو کەسایەتیانە ڕێزلێنانیان بۆکەن کە یەکێ لەوانە کاک هەندری عەبدوڕەحمان بووە کە پێم وایە بەڕێوەبەری کەناڵی بیسواری ڕادیۆیە و کاک حاکم فەرهاد بووە کە دەنگوازەکانە خوێنێتەوە و کاک ئومێد عەلی لە ڕادیۆی کوردستان. ئێمە بەڕاستی خۆمان بە قەرزای ڕادیۆکانە زانی هەر لە خاکەوە کە یەکەم جار دەستی پێ کردووە، دواتر گەلی کوردستان و هەموو
ڕادیۆکان هەوڵیان ناوە کە کتێبیان بەدەنگ هەبێ ینی بەرنامەی تایبەتیان هەیە کتێب بەدەنگ لە سپێدە FM و هەموو ئەو ڕادیۆیانی تر ئەمە بەڕاستی کاری ئەمە ئاسانترەکە بۆی کە توانین هەموو ئەو کتێب و پەرتوک و ڕۆمان و بابەتە فەلسیف و ئاینانە لەوانش وەرگرینەوە جارێکی دسوودی لێ ببین. تا ئێستا چەند کتێب تۆمار کراوە و بە چەند زمانن تەنها پێویستان بە زمانی کوردیە یان پێویست ئەو کتێبانە چین کە زیاتر پێویستن بۆ ئێوە کە تۆمار بکرێن؟ یەکەم شت پێویستە کتێبی مەنهەجەکانە چونکە بۆ خوێندکاران دێمە سەرەوە باس لەوە کە 23 ساڵە داواتان لە وەزارەتی پەروەردە کردووە تا ئێستا وەڵامتان نەدراوەتەوە لە 23 ساڵە؟ بەڵێ ڕاست نابێت وەڵامێکی ئیجادیەوە نەدرێتەوە من لێرە داوا لە بەڕێز ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە کەم کە بە جددی بێتە سەرم ئەم پرسە چارەسەر بکات بۆتانی ناکرێەوە 23 ساڵ چاوەڕێی وڵامی تۆمارکردنی بەنکی منهەجەکە بن. بەڵێ ئێمە ینی زۆر جار هەوڵی کەمان ناوە شخصی ئێستا دکتۆر ملکۆ لە سلێمانی بڕیاریا کە زۆر کتێبی منهەج بۆ خوێندکاران و قوتابیان بەدەنگ تۆمار بکە ئەوە هەوڵی شخصی نەوانە بەڵام کاتێکە وەزارەتێک بە تایبەتی هەڵەسێ هەموو کتێبەکان بە منهەج بەدەنگ تۆمارەکە و پەرتوکەکان لای خۆین ئەو کاتە کاری نابینا ئاسانە بێ بۆی کە هەموو ئەو منهەجای لە بەردەمیاتی ینی مە زۆر جار نابینا لە زانکۆ کە خوێنن هاوڕەکانی نزیکەوە هاوکارن بۆی ئەی دەنگی ئەو خوێندکارش لانێ ئاشنا نەبێ و شارەزان نەبێ لە جۆری خوێندنەوەکان یعنی هەر بە ویستی خۆی چۆن بێ ئاوا کتێبەکە بخوێنێتەوە لانێ زۆر جار هەڵە لە خوێندنەوەکانە هەبێ بەڵام لە کاتێکا پەروەردە بە تایبەتی ئیشە بکە ئەو کاتە بەڕاستی نابینا زۆر سوود لەوە ئەبینێ و نابیناش حەقیەوەی هەیە کە مافی ئەوەی هەیە کە کتێبەکانی بەدەنگ پێ بدرێ وەکو چۆن خوێندکار و قوتابی ئاسایی کتێبەکانیان بەدەنگ پێدرێەوە ئێمە هەمیشە هەوڵمان ناوە ینی گرنگیدان بەم ڕۆژە 22 هەموو ساڵێک کە ڕۆژێک بۆ کتێبی دەنگی ئەمساڵ هونەرمەند یاسر قادر بەرزنجی کە ڕێزنانمان بۆ کردو هەموو ئەو بەڕێزانەی کە باسمان کرد ئەمە دەلالەتە لەوەی کە کەسانێکن هونەرمەندن کەسانێک هەر لەناو ڕاگەیاندنەکانە ئیشەکەن هەست بەم کە لە ناکەن بۆیە هەوڵیان ناوە کە کتێب بەدەنگی گرنگی پێ بدرێ و بخوێنرێتەوە و ئێمەش ساڵانە ڕێزنان بە ئەو کەسایەتیان نایەکەین یانێکێک و کاک هەندریان کە تەفسیری هەموو قورئانی پیرۆز کە گەورەترین کتێبە بۆ مرۆڤایەتی هەر هەمووی خوێندێتەوە بەڵام بە شێوازی خوێندێتەوە حەزەکەی گوێ لێ بگری ئەمە شێوازی خوێندنەوەکان تەمسیلکردن لە ناو خوێندنەوەکان بەرز و نزمی دەنگەکان جۆری تۆنی دەنگەکان هەموو گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ ئێمە. بەڵێ وەکو دوای پرساگەر بە کورتیش وەڵام بیتەوە سوپاس دەکەم پێویستان بەوە نابێت کە لایانی پەیوەندیدا ستۆدیۆکی باشیشتان بۆ دابین کات چونکە ئێستا ئەوەی من بینیم ڕەنگە وەکو ستۆدیۆکی باش نەبێت دەنگەکان بە باشی تۆمار نەکرێن ستۆدیۆیەکی کواڵەتی باشتان بۆ دابین بکرێت کە بتوان دەنگەکان بە شێوەیەکی باشتر تۆمار بکەن. ئەوە خولیای ئێمەیە ئێمە نابینا هەمیشە هەوڵمان ناوە کە سۆدیۆیەک ئەگەر بچووکیش بێ ئەگەر کەم تەرخەمیشی هەبێ بوونی لە نەبوونی باشتر بێ بەڵام کاتێ بە کوالەتیەک ستۆدیۆکمان بۆ دروستەکرێ و لە هەر شوێنێکەوە بۆ ئێمە دروستکرێ بەڕاستیەوە جێی سوپاس و پێزانینی ئێمەیە و نابینان و ڕێکخرای ڕۆشنایی دڵ بۆی بتوانین لێو بە باشترین شێواز ئێمە ئەو کتێبانە تۆمارکەین و هەر نابینایەک ئەگەر لە ڕووی مەنهەجیشەوە کێشەی هەبێ کتێبەکانی بۆ تۆمارکەین و بەڕاستی ئێمە سوپاس دەکەین سوپاسی ڕاگەیاندنەکانەکەین کە هەمیشە گرنگی بەم ڕۆژە ئەیەن و بەرنامەی تایبەتی لەسەرەکەن بۆی لە داهاتووە ئێمە بتوانین زۆرترین کتێب و باشترین خزمەت لە ڕووی کتێبی دەنگیەوە بە نابینان و دەرەوەی نابینانیش بگەینین و هەموو ئەو کەسانش کە لە ڕێی تەلەگرام لە ڕێی ئەپلیکیشنەکانیان لە ڕێی هەموو ئەو ڕێگانەی کە دۆزیانێتەوە بۆ ئەوەی کە کتێبی دەنگی گرنگی پێ بدرێت جێ سوپاسە لە ئێمە سوپاسی بەڕێزشتانەکەین دووبارە. بەڕێز عوسمان خەلیفە سەرۆکی سەنتەری ڕۆشنایی دڵ بۆ نابینان سپاس بۆ بەڕێزدان و هەر کارکاوکاریەک پێویستێک لە ڕێگەی دەنگی شەبێ من خۆم لە خزمەتانم ئەرکێکە و لەسەر شانمانە سپاس بۆ بەشداریتان.